معنەوەی چەک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت بە یەکێک لە دۆسیە ئاڵۆزوەسیارەکان لە عێراق دادەنرێت و پەیوەندی ڕاستەوخۆی بە ئاسایش و سەقامگیری سیاسی و بەنیاتنانی دامەزراوەکانی دەوڵەتەوە هەیە و ڕنگدانەوەشی لەسەر بوارە جیاجیاکان دەبێت. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەس لە ساڵی 2003 عێراق کۆمەڵێک گۆڕانکاری سیاسی و ئەمنی گەورەی بەخۆیەوە بینی کە بووە هۆی سەرهەڵدانی زۆرێک لە گروپە چەکدارەکان بە سوود وەرگرتن لە بۆشایی ئەمنی و ململانەی نێوخۆیی و ئاڵنگاری هەرێمایەتیەکان و بوونە خاوەن هەژمونی سەربازی و سیاسی. ڕۆڵی گروپە چەکدارەکان لە عێراق لەم ساڵانەی دوایی زیاتر دەرکەوت. ئەو کاتەی عێراق ڕوبەڕووی هەڕەشەی ئەمنی مەترسیدار بووەوە، بە تایبەت دوای ئەوەی لە 2014دا داعش ڕوبەرێکی بەرفراوانی خاکی عێراقی کۆنتڕۆڵ کرد و گروپە چەکدارەکانیش لە جەنگی دژی داعش و ئازادکردنی ناوچەکان بەشدار بوون. بڵاوبوونەوەی چەک لە دەرەوەی دامەزراوە فەرمیەکانی عێراق ڕنگدانەوەی لەسەر دۆخی ئەمنی نێوخۆی وڵات بووە و بووەتە هۆی سەرهەڵدانی پێکدادان و دروستبوونی گرژی لە نێوان لایەنە جیاجیەکان و سەپاندنی یاسایی لە هەندێک ناوچەی ئەستەم کردووە. هەر بۆیە مشتومڕێکی زۆر لەسەر ئایندەی چەک و ڕۆڵی گروپە چەکدارەکان دروست بووە. چەکدانانی گروپەکان بۆ چوونی جیاوازی لە نێوان هێزە سیاسیەکانی عێراق دروست کردووە. هەندێک لایەن داوا دەکەن چەک تەنیا لە دەستی دەوڵەت بێت و ئەوە بە هەنگاوێکی پێویست بۆ بنیاتنانی دەوڵەتی بەهێز دادەنێن. هەندێکیش پێیان وایە ژمارەیەک لە گروپە چەکدارەکان بوونەتە بەشێک لە سیستمی ئەمنی فەرمی و ڕۆڵی گرنگیان لە پاراستنی وڵات لە هەڕەشەکان هەیە. بۆیە پێویستە چارەسەری ئەو دۆسیەیە لە ڕێگەی دیالۆگ و لێک تێگەیشتنی سیاسی دوور لە دروستکردنی گرژی بێت. عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق هەر لەگەڵ دەست بەکاربوونیەوە هێشتنەوەی چەکی بەدەستی دەوڵەت کردە بنەمایەکی سەرەکی کارنامەی کابینەکەی و لە چەندین شوێن و بۆنەی جیاجیادا جەختی لەسەر پێویستی مانەوەی چەک تەنیا لە دەستی دەوڵەتدا کردەوە و ڕایگەیاندووە کە پێویستە تەنیا دەوڵەت هێزی هەبێت. ئەوەش بڕیارە و بژاردە نییە و بۆ بەهێزکردنی سەروەری و بەرەنگاربوونەوەی گەندەڵی پێویستە چەک تەنیا لە دەستی دەوڵەتدا بێت. 5 گروپی چەکدار ڕەزامەندیان لەسەر چەکدانان و ڕادەستکردنی بە دەوڵەت داوە کە ئەوانیش بریتین لە عەسایب ئەهلی حەق، ڕێکخراوی بەدر، کەتیبەکانی سەید الشوهەدا، سەئەرۆڵڵا و ئیمام عەلی کە جگە لە ڕێکخراوی بەدر سەرجەمیان لە نێو لیستی سزاکانی ئەمریکادان. ئەو گروپانەشی ئامادەنین چەک دابنێن بریتین لە بزوتنەوەی نوجەبا، حەزبوڵڵای عێراق و سەرایە ئەولیا و دەم کە ئەوانیش هەرسێکیان ناویان لە لیستی سزاکانی ئەمریکادان. هێشتا نادیاریەک لە پرسی چەکدانانی گروپەکان هەیە، بەوا نەشەوە کە ملکەچی بڕیارەکە بوون، بە تایبەتیش کە زۆرێک لە گروپەکان بە دامەزراوەی حەشدی شەعبیەوە گرێدراون. بۆیە وا دەردەکەوێت ڕێگەی جێبەجێکردنی ئەم پرسە ئاسان نەبێت، جگەلەوەش هەندێک وەک تاکتیک بۆ تێپەڕاندنی قۆناغەکە لێی بڕوانن.